بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ باز لە هۆکاری سسی دابەشکردنی موچە دەکەین سەرڕایەوەی کە 400 میلیارد لە بەغداوە گەیشتووە و لە ماوەی ڕابردوو لە مانگی 400 میلیارد هاتووە لە مانگی 4 لە مانگی 5 وەلەو مانگەش کە تەیدان زیاتر لە تریلیۆنێک و تریلیۆن نیوێک لە بەغداوە هاتووە بەڵام سەرڕایەوەش کە موچە بە سستی دابەشکراوەی کە داهاتی ناوخۆ هەیە فرۆشتینەوەت بەتەنکەرەیە لە بەرنامەی ڕۆخ سەرسەر هەم دابشکردنی موچە بەسیستی کاریگەریەکانی و سەرسەر ئایندەی پەیوەندەکانی یاریم و بەغدا دەشکێت لە مەودوایە پەیوەندێکی نوێ هاتوتە ئاراوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر محمود پەرلەمانتاری پێشووتری کوردستان و شارەزای بواری ئابوووریە هەروە لە ئەمریکاشەوە کاک سەرکەوت شەمسەدین توێژەر لە ناوەندی ئەتلانتیک کاونسڵی ئەمریکی لە واشنگتن لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبووتان دەکەین مامۆستا بەخێر بن لە بەرزستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی حکایەتی ئەو سسی دابشکردنی موچە چییە ئەو هەموو پارەی لە بەغداوە دێت داهاتی ناو خۆمان هەیە دابشکردنی بڵین فرۆشتنەوە بەتەنکەر هەیە بۆ هەر ڕۆژە و وەزارەتێک دابش دەکرێت زۆر سپاس بۆ کاک حەکیم و تەلەڤیزیۆنەکەشان بەڕاستی من بەلامەوە سەیرە کە موچە بەو شێوەیە دوا ئەکەوێت نازانم ئێمە دەوڵەتمەدار بووین پێشتر یاخورە دەسەڵات بووین ئەگەر دەوڵەتمەدار بوو بێتین باشە کە لە 25 سێ ئیمساڵەوانەیە کە دادگای تەحکیمی فەڕەنسی بڕیاریدا کە نەوتی هەرێم نابێت لە ڕێگەی خۆیانەوە بیفرۆشن بەڵکووە دەبێت لە ڕێگەی سۆمەوە ڕێگەی هینەوە بیفرۆشن بیفرۆشن دوو جارە تەلەفۆن بۆ دەکەم مامۆستا برادەر اینجا ئالێرە ئەوەی کە هەیە بەلامەوە سەیرە من ئابە شێوەیە ئەیبینم ناتوانن موچە بن ئەمە لەلایەکەوە ئەگەر لەن پارە نییە هەر لە ماوەی ئەم سێ ماڵە 400 میلیۆن 400 میلیۆن تریلیۆنێک و 600 میلیارد دینار لە بەغاوە هاتووە تریلیۆنێک و 600 میلیارد 600 میلیارد باش بەس مامۆستا یەک موچەیان دابەش کردووایە لەو کاتێ چونکەوەی کە بەرەز حسابت کردووە تا 25 سێ ئێمە پارەی مانگی سێمان هەبووایە نەخێت دوو موچە دابش کراوە باشە بەڵام کە دوو موچە دابش کراوە ئایا ئێمە لە هەمان کارتیشاوی ئەومان لەکردنەچە داهاتی ناوخۆمان هەبووە باشە داهاتی ناوخۆمان هەبووە ئەم داهاتە ناوخۆیە هەر دیار نییە داهاتی ناوخۆ هەر دیار نییە بە شەرتێ داهاتی ناوخۆی ئێمە زۆر بووە بەل ئەگە یەتە سەر گومرگەکان باشە سەرباج و ڕسومات سەر پارەی مەتاڕەکان بە تایبەتی لەم چەند مانگەی ئەخیرە کە لێ خۆشببوونێکی لە 115 بۆ قەرزی ئاو و قەرزی کارەبا دەرکرا خەڵکێکی زۆر پارەی ئاو و کارەبای داوە ئەمە شەر داهاتە کە چۆتەوە لای حکومت اینجا لەگەڵ ئەوەش کە کۆمەڵی مەتاڕەکان ئەمانە کە هەبووە بەڵام بەلامەوە سەیرە ئێستا کە ئەڵێم داهات نییە باشە ئێمە وای دایبنین وا دایبنین حکومەتی عێراقی عینە ساڵی 2022 عینە ساڵی 2022 پرۆژه بودجەی نەبووە یاسای بودجەی نەبووە ئەوە بوو کە لە ساڵی 2022 یاسای بودجەی نەبوو یەک لەسەر دوانزەی بودجەی ساڵی 2021 ئەو خەرجیانە کە هەبوو تەشغیلەکە ئەیدا باش تەشغیلەکە ئێدا باش ئێمە وا دایبنین پرۆژه یاسای بودجە نەهاتاتە پەرلەمان ئین ساڵیش دواب کەوتایە کە ئێستا مانگی شەشە ئەوە بە تەئکید کەواتە ئێمە هیچمان نەبوو نەمانەتوانینە پارە بین نەیشتێک بین ئەی باشە ئێمە 32 ساڵە نەماتوانین وەکو دەوڵەتمەدارێک وی لەوە بکەینەوەیە کە دایمان احتیاطمان هەبێ داهاتمان هەبێ ئەبێ ئەی ئەو بوونەوتە فرۆشاوە لەبەرەوە هەچی چۆنێک سەیرەکەی ینی بەڕاستی بەڕاستی من هەچی چۆنێت تەماشا ئەەکەم کە ئەو پێ پارە نییە دوایی ڕوونیشی ئەگەینەوەوانێ قەنەعەتم پێی نییە باش بەزەکرد بە کورتی وەشم بۆ ڕۆکێ سوپاس دەکەم مامۆستا ئەوەی کە تا 25 سێ نەوت فرۆشرا تاکو 25 سێ تا 25 سێ وایە تا ئەوە مەفرۆز وایە لەگەڵ داهاتی ناوخۆم و چەی مانگی سێ لەو پارەی درابێ وایە بەڵێ ئێستا بەس موچەیەک دابشکراوە دوایەوە ینی لە ئەوەی کە لە بەغداوە هاتووە 400 میلیاری هاتووە تۆ با ئێمە بڵین 400 میلیاری بڵین پێشەوەش لە مانگی سێ لە مانگی سێ ناوڕاستی مانگی 400 میلیاری کات 400 میلیاری کاتووە بڵین ئەگەر بەهاتایە ئێستا ئەمە موچەی ماونی پێنجەکە ئەیدەن باشە ئەمە موچەی ئێستا کەیدەنەوە مامی شەشیشتەوە ئەگەر سەیرەکەی موچەی مانگی پێنج نەدراوە یعنی بەڕاستی
من بەلامەوە سەیرە هەتاکو ئێستا وەکو وەزارەتی دارایی هیچ نەبێت لەبەر خاتری هاوڵاتیانیشدا بەس لەبەر خاتری موچەخۆران لەبەر خاتری موچەخۆران یان بۆ مێژووی وەزیری دارایی ئەوایە هیچ نەبووایە مامگانە میزانی مراجعی خۆی هەبوایە چەندی بۆیەت وە چەندی داهاتەکەی چەنە وە خەرجیەکانی چەنە با خەڵک بڕوا بکە کە چۆن نییە بەڵام هیچ هەتاکو ئێستا هیچ نووسراوێکی ژمارەیە ڕسمی نییە لە وەزارەتی داراییەوە. سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا کاک سەرکەوت سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین دەمێت سەرنجی بەڕێژ بزانام دوای لە سەرپەیوەندەکانی هەرێمی و بەغداش سەدەکەین قۆناغێکی نوێ تا ئاراوە دوای پەسەندکردنی بودجە بەس سەبارەت بە دواکەوتنی موچە لە هیچ وڵاتێکی دنیادا ئەوەندەی کە بەڕێز وڵاتانی دنیات بینیوە هەتاوانەی کە دواکەوتون ئەم کێشەیە کێشەی موچە وەزارەتێک دابەش بکرێ وەزارەتێک دابەش نەکرێ پاشەکەوت هەبێ لێبڕین هەبێ و هەر بە شێوازێکی کلاسیکی دووبارە موچە دابەش بکرێ. بۆیەوە کاک حەکیم بوو بۆ پێیان و میوانە بەڕێزەکەشە ڕاستیە ئەم بابەتی بڕینی موچە پاشەکەوتی موچە یان دواکەوتنی موچە تقریبا داهێنانێکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دنیا بەهۆی بەرزبوونەوەی نرخی شتومەکەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی کاڵاکانەوە موچە ساڵ بە ساڵ زیاد دەکرێت یعنی بە پێچەوانەکەی ڕێک پێچەوانەکەی ڕاستیایی لە دنیا تایبەتی وڵاتانەی کە خاوەن ئابوووریەکی ئیسەقرارن تەنانەت وڵاتانەشی خاوەن ئابووری ئیسەقرار نین وەکو ئێران وەکو سوودان وەکو زۆر وڵاتانی ترکە کێشەیان هەیە و حەسادیان لەسرە ئەوانە ئەگەر سیستەمێکی دارایی جێگیریان هەیە ینی ئەوە وازەحە بەڵام ئەمەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەیەکی ڕوونە کە لە ساڵی 1991ەوە تاوەکو ئێستا شکستمان هێناوە لە دروستکردنی سیستەمێکی ئیداری و دارایی کە بەسیترین کار ئەوەیە کە داهات بزانین چەنە و موچە لە کاتی خۆیان بدرێت کە نەبێت بە هەواڵ لە هەرێمی کوردستانە. طبعاً ئەگەر سیرکەی کاک حەکیم باشترین کاتەکان بەنسبەت موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە بەنسبەت هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە باسی ڕووی داراییەکەم ئەو کاتانە هەبووە کە پەیوەندیەکی دۆستانە و ئاشتیانەی بەهێزی لەگەڵ بەغدا هەبووە چ لە حەفتاکانە چ لە دوای 2023ەوە ئەو کاتانە بوو ئەو کاتانەی کە حکوومەتی هەرێم خۆی ئیدارەی داهاتی کردووە ئیدارەی باڵێ نەوتی یاوە ئێمە قەیرانی داراییمان هەیە قەیرانی ئیدارەی موچەمان هەیە کە ئەمە شکستی حکومڕانی بۆ لە هەولێر بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕۆدا بەڕاستیەکەی زۆر تایبەتە بە هەرێمی کوردستانەوە تا ڕادێکی زۆر لە دنیای ڕەنگەل بەهۆی قەیرانێکی کتوپڕەوە مانگێک دوومان کێشە بکەوێتە بەر موچەیە تۆ شتێکم بکرێتەوە بە شێوەی کاتی بەڵام ئەمەی لە هەرێمی کوردستان 2014 بەردەوامە کەم وێنەیە لە دنیا وێنەی نییە و ئاماژەی ڕوونەکە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە سادەترین کات ئیدارەدانی دارایی و کارگێڕیە شکستی هێناوە و بەهۆی نەبوونی پەرلەمانیش بەڕاستی پێشتر طبعاً پەرلەمان هەبوو بەڵام وەکو نەبووە بوو هۆی نەبوونی مراقبەیەکی بەهێزی پەرلەمانەوە حکومەت هەموو شتێکی بۆ چێتە سەر یعنی چاودێریەک نییە لە هیچ سیستەمێکی دنیاە تەنانەوانشی کە کارتۆنین بەبێ بودجە ناچێت بڕێەوە هەرێمی کوردستان لە 2013 یاسای بودجەی نییە ئێمە گاڵتە بە عێراقەکەین ئەوە عێراق تقریبا لە 2015 تا ئێستا نزیکەی 5 یاسای بودجە دەرکردو هەندێکیش ئەوش دواکەوتووە بەڵام ئەوەندەی یاسای بودجە تێپەڕاندووە بەبێ یاسای بودجە بەبێ مۆڵەتی پەرلەمان ناتوانرێت هیچ شتێ سەرف بکرێت لە هەرێمی کوردستان ئەمە ئیدارەدانەکە بە میزاجی شخصی ئەچێ بڕێەوە خراپی ئیدارەیە سیستەمەکە سیستەمێکی سەقەتە سەر ڕای و بانگەشانەی کە با بڵێن ATM و سیستەمی ئەلکترۆنی ئەوانەی کە لە حکوومەتی هەرێم بانگەشەی بۆ کرد بەڵام ئێمە لە سادەترین ئیدارەدانی دارایی و ژمێریاریە لە هەرێمی کوردستانە شکستمان هێناوە هەر لەبەر ئەمەشە کە پێم باشە لە تەوەری دواترە ئەتۆکرێباسی ئەوە بکەین کە زۆر گرنگە لە دوای تێپەڕاندنی یاسای بودجە لە بەغدا چاودێری بەغدا بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە زیاد بکرێ و بەشێک لەو دەسەڵاتانەی کە لە لای پەرلەمانی کوردستان بۆ بدرێت پەرلەمانی عێراق تا بتوانێت بە وردی چاودێری پرسە داراییەکان بکە و مەسەلەی جە و موچە بۆ ئەبەت چارەسەر بکرێ ئەوە تاکە ڕێگەمانە لە هەرێمی کوردستان. بەس کاک سەرکەوت ئێستا کە بەرەزوەکوتە دێسە بەپێی برای دادگای فدراڵی پەرلەمانمان نییە حکوومەت کاربەڕێکەرە کێ دەبێت بەو چاودێری هەڵبەستێت و ڕاستە لە زۆربەی بەندەکانی بودجەی عێراق باسی دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغداد کراوە بەس ئەوەندە بەس ئێستا 400 میلیاردێت نازانرێت
وردەکاری نییە شەفافیت نییە چی لێ بەسەر دێت ئەو پارێک کە لە بەغداوە دێت ڕاستی بەشێکیان با بڵین دوورمەودایە ڕەنگە لە دوای تێکچوونی ئەو باڵانسی هێزە لە کوردستانە لە دوای بە زۆری نەبوونی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانە بەشێک لەمانە لە پەرلەمانی کوردستانەوە ئیسش لە حکوومەتە گرفت بێ بۆ خۆی گرفتەکە لەگەڵ ئەوە بێ کە سیاسەتی پارتی بەرام بۆ مەسەلەی جە و کوچە جیاوازە لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا تاوەکو ئەو بڕیارانەی دادگای پاریس و اتحاد دادگای باڵای دەستوری عراق نەبوو ئەو نەهاتە ژێرباری ئەوەی کە بە ئاشتیانە بە مەسەلەی پرسی نەوت چارەسەر بکا کە بەڵێ بۆیە کاک حەکیم لە غیابی ئەم وازعەیە لە غیابی نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا و چالاک وەکوەوەی کە پێشتر هەبوو لە کوردستانە پێویستمان بەوە هەیە کە پەرلەمانی عراق دەور بینێ پەرلەمانی عراق چاودێری وردی سەرفکردنی عراقیشەکە بۆیە پەرلەمان چارەسەری ئێمەیە و پەرلەمانی عراق چارەسەرە بۆ چاودێریکردنی وردی تەواوی بوجە و موچە لە هەرێمی کوردستان باشە بەس بە کورتی پەرلەمانی عراق دەسەڵاتی هەیە کە چاودێری حکوومەت هێرێم کار لە ڕووی پەیڕەوی ناوخۆ بێ دەسەڵاتەکانی بێت کە ئێستا پەرلەمانی کوردستان بڵێن ئێستا نەماوە هەڵوەشاوەتەوە تا هەڵبژاردنیدا بەڵێ کاک حەکیم هەمان ئەزمونمان هەیە لە ئاستی پارێزگاکانە ئەنجومەنی پارێزگاکان هەڵوەشایەوە لە عێراقا لە کارکەوتن لە بریەوە دەسەڵاتەکان گەڕایەوە بۆ پەرلەمانی عێراق و پەرلەمانی عێراق بەدیلە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆیە پەرلەمانی عێراق ئەکرێت بەدیلیش بێ بۆ پەرلەمانی کوردستان و چاودێری وردی حتاوە تا هەڵبژاردنەکانی ئێمە لە لەلایەن پەرلەمانی عێراق و چارەسەرێک بۆ مەسەلەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بدۆزرێتەوە بەس ئەو هەموو بەندەکانی بڵین تایبەت بە پشکی هەرێم مادەکانی باسی دیوانی چاودێری دارایی لە عێراق دەکات ئەوە باشە خراپە بۆ هەرێم کە بەردەوام و دیوانی چاودێری دارایی زۆر باشە ئەوە ئەگەر بچێتە جێبەجێکردنەوە لە حساب بانکێکی کە دروست دەکرێت بەڵێ هەموو چاودێریەکی فیدراڵی بەسەر داهات و موچە لە هەرێمی کوردستانە زەرورە و گرنگە چونکە ئێستا دام و دەستگاکانی چاودێریکردن لە هەرێمی کوردستانە هەندێکیان تووشی شەلەل بوون نەماون بەهۆی دادگای باڵای دەستوری و هەندێکی تریشیان بەڕاستی لاوازن ئەو لە ڕابردووشە سەرماندویان نەیانتوانیوە چاودێری داهاتکەن لە هەرێمی کوردستانە بۆیە باشترین چارەسەر چاودێری فیدراڵیە و بەڕاستێکەشی پێویستەکە خەڵکی هەرێمی کوردستان لەو قۆناغە تێپەڕن کە بەغدای ئێستا وەکو دوژمن ببینن وەکو نەیاری هەرێمی کوردستان وەکو نەیاری کورد ببینن کورد خۆی لە بەغدا حکومەکە دەورێکی سەرەکی هەیە کە پارتیویکێتی ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە پێگەێنانی حکومەت لە عێراقا لە بڕیارە لە عێراقا لەناو پەرلەمانی عێراقا بۆیە ئەمە بابەتێکی ئوسوڵی ینی هیچ عیبێکی تیان نییە کە کاتی دامودەستگاکانی خۆمان شکستیان هێناوە بە هۆکاری دەستوری بە هەندێکشی بە هۆکاری سیاسی دەستگا فیدراڵەکان لە بەغدا پێویستەکە دەوری سەرەکی ببین لە چاودێریکردنی موچە و داهات هات بەلانی کەمەوە موچە و هات لە هەرێمی کوردستان کە بەغدا خۆی دابینیەکات ئەمە پێویستەکە ببێت چاودێری نەچێ بڕێەوە و چارەسەرێکیش بدۆزرێتەوە بۆ نەبوونی یاسای بوجە لە هەرێمی کوردستان چکم ئێستا بەپێی یاسا ئەبێ یاسای ئیدارەی دارایی عێراق ئەبێ هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان یاسای بوجە تێپەڕێنێ بۆ بتوانێت ئەو بوجەی کە لە بەغداوە بۆ یە سەرفی کات بەڵام ئەمە دیسانەوە بێ لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە چارەسەر بەڵێ سوپاس دەکەم دوای قسە لەسەر ئەوە دەکەین لە بەندەکانی بوجەوە دەردەکەوێت قۆناغێکی نوێ بێتە ئاراوە لە بینی هەرێم و بەغداد دێمەوە خزمەتان مامۆستا سەبارەت بەوەی کە بەرەزوتت پارە هەیە نییە بۆچی وا بەسستی ئەگەر هەیە بۆ وا دەکەن لەگەڵ خەڵک وڵا وکوتم ئەو پارەی کە لە بەغاوە هاتووە باشە یێتە سەرەوەی ئێمە داهاتی خاڵە سنووریەکانمان هەیە بۆ کۆمەڵی داهاتی ترمان هەیە هەروە هەمانە و ئێستاش لە دوای 25 سێ شەوانەیە کە نەوت ناڕوا لە ڕێگەی وەریوانەیە بەڵام هەمدیسان حکوومەتی هەرێم ڕۆژانە نزیکی 130,000 بەرمیل نەوتەدا بە پاڵاوگەکانی ناوخۆ ئەوەتانێکە لە بازار ئەو سوتەمەنیە چنەوت چ گاز چ بنزین بە گران دەفرۆشنەوانێ ئەیدا بەوان هەڵبەتە بە پارە ئایان ناتێ و لە هەمان کاتی شاوکەوەی کە هینیشێ هەم بە تەنکەریش نەوت دەڕوا ئەمە هەمووی پارەیە و لە هەمان کاتە پارەی ئاو کارەبار لە ماوەیە پارەیەکی زۆر درراوە بە حکوومەت پێویست بۆ حکوومەت ئەو پارەی هەبواە و لە هەمان کاتاوەکو حکوومەت کە ناوی حکوومەتە ئەگە دەوەکو دەوڵەتمەدار بیر بکرایەتەوانێ ئەوایە حسابی ئەوەی بکردایە
کە ئەگەر ئێمە بۆ چەند مانگێکیش بێ نەوکو بۆ چەند ساڵێکیش بێت توانای ئەوەی هەبێت کە لانی کەم بەشی موچە و پێداویستێ سەرورەکانی دابین بکردایە نەکو بە یەک مانگ یەکسەر بڵین هاوارمان دی هەڵسێ بڵین 350 ملیارد نوقسان چشیکردنەوەیکی بۆ دەکری کە نەیدەن بە خەڵک کە پارەکە هەبێت بەڵێ شیکردنەوەی چی بۆ دەکەی کە نایدەن بە خەڵک وەڵاشیکردنەوەی ئەوەی بۆ کەمەوە بەش زۆرێکە لە گەندەڵی ینی حساب نەکردنە بۆ خەڵک لە بەرەوەی وەکو دەوڵەت حساب خۆیان حسێب نەکردو بەڵکو وەکو دەسەڵاتێک خۆیان حسێب کردووە تەنها بۆ گیرفانپڕکردنی خۆیان بووە وە کە ئەژنێن پارە نییە لەوانەیەوە هابێت بڵێن دینارمان نییە چونکە لای حکوومەتی هەرێم بەس دینار پارەیە بەس دۆلاریان هەیە دیناریان نیە بەس دۆلاریان دیناریان نییە بەس دۆلاریان هەیە چونکە لای ئەوان تەنها دینار پارەیە بۆ خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان دۆلارەکەیان زۆرە بەڵێ دۆلارەکە زۆرە بەسی لای خەزینەی وڵی ئەگە بچینە وردەکارەکەی وازانم بەم ماوە کەمە ناکرێت ئەتوانین کە بڵین چەند ئەوەی کە چەند ساڵەوە لە ساڵی 2014وانێک کە چیان نەوە چەند فرۆشراوەبایی چەند بۆ بە چ شێوەیەک بووە زۆر باشە بەس ئێستا دەبێت چی چاودێری داهاتەکانی هەرێم بکات کە ئێستا پەرلەمان هەڵوەشاوەتەوە چاودێری یەک نییە یاخود بۆ چوونێکێ دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم دانێوا لە خەڵکی بگەین کە لەگەڵ ئەوەی کە داهاتی لە عێراق دێ داهاتی ناوخۆمان هەر نییە ینی بەس بڵێن چاوەڕێ و داهاتین کە لە عێراقەوە دێت ئەنی داهاتی ناوخۆ لەمە دووە زیاتر گەندەڵی تێدا بکرێت لە بەرەوەی کە نەوتەکە نەماوە ینی چی داهاتی ناوخۆمان نییە ئەی گومرگمان نییە باش و ڕسوماتمان نییە ئەو نەوتێکەیرە بە پاڵاوگەکان ئەو داهات نییە پارەی مەتاڕەکان داهات نییە چۆن داهاتمان نییە بەڵام بۆ مەسەرەی چاودێریکردنی ئێمە ئەوە لەفکردن چێ ماڵی حکوومەتی کاربڕێکەرە بڵێ لە دوای ئەوەی کە دادگای فیدراڵی عێراق بڕیاریدا کە حکوومەتەکە حکوومەتێکی کاربڕێکەرە خۆمە دیوانی چاودێری داراییمان هەیە ئەمە لەلایەک لەلایەکترەوە دەستەی دەستپاچیمان هەیە لەلایەکترەوە داواکاری گشتیمان هەیە لەلایەکترەوە ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە لەلایەکترەوەی ئەگەر ئەمانش کە هەیە هەندیسان پەرلەمانی عێراق هەیە ئەگەر ئەوەش نەبێت ئێمە کۆمەڵ لە شوێن هەیە کە ئەتوانرێت ئەمە ئەوە اینجا دوای ئەوە ئەگەر بێت وەزارەتی دارایی هەل لە ئێستاوە ینی نەچۆ بچێت کە ئەڵێ پارە نییە بۆ ئەم مانگە کەمێنێت ئەگەر بێت و حکوومەتی عێراقی 400 ملیارد دیناری تر نەنێرێت ئەوە کەم ئەبێ بۆ موچە و ناتوانن لە پێش جەژ ناپارە بن بە موچەخۆران ئەتوانێت وەزارەتی دارایی بڵێ کاربڕێکەرە بەڵام ئەوە شەر کاری کاربڕێکەرە ئەتوانێت پاکتاوی حسابی یاخود میزانی مراجعە چۆن لە هەموو دایرەیەەکە هەموو مانگێک میزانی مراجعە دەکرێت و دەچێتە بۆ بەڕێوەرە گشتەکان و بەڕێوەبەراتە گشتەکانیش بۆ وەزارەتی شەتوانێت ئەو میزانی مراجعە عامە بۆ ئەم چەند مانگە لە دوای 25 سێوانێ بڵاو کاتەوە بۆ خەڵک بۆی خەڵک بزانێت پارە چەند هەیە و چەند نییە وەزارەتی دارایی کاروباری چییە کاروباری ئەوەیە خۆ ئەمە بڵین ئەمە حکوومەتی کاربڕێکەر ئەتوانێت بیکە خۆ ئەمە بڕادی استراتیژی نییە یاخود بڵین گرێبەستێکی نێودەوڵەتی نییە نەتوانێت بیکات زۆر احتیادی ئەتوانێت بیکات ئەو ساکە ئەمە دیوانی چاودێری داراییمان هەیە داواکاری گشتیمان هەیە ئەتوانێت لە ڕێگەی زۆری پەنابرێت بۆ ئەو شوێنانە باشتر لەسەر دۆلارەکە شتێککە پێویستە بە دۆلار حاکم شەغلەتیف بابەتێکی نووسیوە دەڵێ 3 ملیۆن دۆلار وەک دیاری درراوە بە شایی شازادەی ئوردون کانێک بەرپز ڕۆشتون بۆ ئوردون دەڵێ پێویستە لێ کۆڵنیۆن سەر بکرێ پەرلەمانتارێکی پێشووی کوردستانیش دەڵێت لە مەشانجبوری کە پەرلەمانتاری پێشووی عێراقا زەویکی 50,000 مەتری لە هەولێر وەرگتو بە هاکەی 30 ملیۆن دۆلارە ئەو پێویستە بە دۆلارەکەەوەی کە جەناوت باست جا هەروکو بڕێزەکە باسی کرد ئەو تەخشان و پەخشانەی سامان وڵات و ملیۆن دۆلارە گەنجی ناو ڕەش و ڕوت بڵێ ئەو 8 ملیۆن دۆلارە کە براوە بۆ دیاری شازادەی بۆ دیاری شازادەی ئەردەن براوە لەگەڵ ئەو زەویەی کە ئیراوە بە مەشانجبوری و لەگەڵ چەند زەوەیەکی تر کە فرۆشراوە هەندیسان ئەوان هەر بەوانە زۆر بە احتیادی ئەتوانرێ پێداویستی موچە دابین بکرێت
یعنی لەبەرەوە کە وەختی ئەوەترێت ینی زبەلامەوە زۆر سەیرەوەکو حکوومەت دە زۆر کاتاکەی نەکات ئێشتان یەک مانگی خێر و بێرەکەی بۆ خەڵکی ڕەش یەک مانگی ئێشتان یەک مانگی بەسەرا نەڕۆشوەیینا بکەوێتە لە دوای یەکی حوت بجە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئیتر ئەوەش نامێنێ بەڵام تۆ نتوانی بۆ ماوەی مانگێک موچەی کارمەندەکانی خۆت بی لە هەرێمی کوردستانە موچەک قۆڕەکانی خۆت بی لە هەرێمی کوردستانە ئەی بە چه شێوەیە گەمەی دیعای ئەومان نەکرد دەوڵەتی سەر بەخۆ دروستەکەین. سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک سەرکەوت سەبارەت بە قۆناغێکی نوێ لە دوای پەسەندکردنی بودجە و ئەو مادانەی کە تایبەتن بە هەرێم کە باوزەرەوە دەکرێت کە دەسەڵاتی حکوومەت کەم کرابێت حکوومەت یارێم قۆناغێکی نوێ هاتوتە ئاراوە ئەم قۆناغەکە نوێ چی لە خۆ دەگرێت و ئەمڕۆژ مەسرور بارزانانی قسەی کردبوو دەڵێ هەندێک ماوەسی دەسەڵاتدارانی بەغدایە کە مافەکانی خەڵکیان لە موچە و لە دارایی کورتکردێتەوە وما دەبێت داوایان لێ دەکە کە ڕێز لە دەستور بگرن کۆمنتێکیش لەگەر هەبێت لەسەر ئەم قسەی سەرۆکی حکوومەتی کاربارەکە. کاک حەکیم پێش وەڵامی ئەوە بەمەوە پێم خۆشە ینی شتێک باس بکەم کە ئێمە لە ئایندەیەکی نزیکە کۆمەڵی تەتەوراتی گەورە لە عێراق بینین لە بوژانەوەی کەرتی ئابووری لە وەبەرهێنانی بیانی عێراق ئێستا مامەڵی تەواو کردووە بۆ ئەوەی ببێت بە ئەندامی ڕێکخراوی بازرگانی جیهانی بۆ معنایە هەموو براندە جیهانیەکان ڕۆکەن عێراق ماوەی تقریبا هەفتەی پێشوو نزیکەی BC بازرگانی گەورەی ملیاردی کۆمپانیا ماڵتی ملیارەکانی ئەمریکا لەگەڵ محەممەد شیع سوودانیا کۆبوونەتەوە لە بەغدا و سەرقاڵی ئەوەن کە بزنسی ئەمریکی بێنە عێراق و ناوچەکانی ترەوە کەندا وڵاتانی کەنداوی کە بۆیە عێراق بەرەو بوژانەوەیە کەڕوا بەرەو گەشەکردنێکی زۆرە ڕواوە ئەمڕۆژ خۆشحاڵ بوون کە بینیم سەرۆکوەزیری عێراق کۆمەڵی ڕێڕمایی دەرکردووە بۆ دامودەستگاکانی دەوڵات بۆ مەتاڕەکان بۆ دامودەستگاکان بەگشتی کە چۆن ڕێز لە ڕۆژنامەنووسان بگرن ئازادی ڕۆژنامەنووسی سەفەرکردنیان ئاسان بێ لە خاڵەکانی پشکنینە هەموو ئەمانە کار ئاسانیە کە ئەمەش لەو ناحێشەوە بەرەو کرانەوەیە کە ڕوا عێراق لە بەرەوەی کۆمەڵگەی نەدەوڵەتی چاوی لەسەرەتی وە دەرفەتێکی گرنگ هەیە لە پێشەوە لە عێراقا ئێمە لە هەرێمی کوردستانە بەردەوام عێراق زۆر کات پێش 2023 لە نەکبەتەکانە پشکی هەبووە لە هەرێمی کوردستانە لە کاولکردنی لادەکانە لە شەڕی ئێران و عێراق لە ئەنفا لە پشکی شێرمان بەرکەوتووە بەڵام لە کاتی تەتەوراتە زۆر جار کێشە دروستکراوە نەتوانراوە سوود لەو پێشکەوتنانی عێراق ببینێت هەرێمی کوردستانی سوودی لێ ببینێ ئێستا عێراق بەرەو گەشەکردنێکی زۆر ئەڕواوە گرنگە هەرێمی کوردستان ئەو پێگەیە خۆی کە لە عێراق هەیەی بەهێزتری بکە سەبارەت بە سەردەمێکی نوێی لە ڕاستیە بەغدا دەستی بە سەردەمێکی دەکرو لەگەڵ هەرێمی کوردستانە سەرڕای ئەوەی کە دەسەڵاتی هەیە ئێستا سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بە تەواوەتی بخاتە ژێر چاودێری پەرلەمانی عێراقەوە و محاسبەیان کار لێ پرسیێمەر لێ بکاوە و هەر پارێزگارێکی عێراق پارێزگارێکی محافظەکانی عێراق بەڵام دەست بۆ بابەتان نابا لەبەرەوەی لە ڕووی سیاسی و هەستیارن و نایەوێ وەکو هەڕەشە خۆی پیشاندا بەرامبەر بە هەرێمی کوردستان و زۆر بابەتی تریش دەی خۆش بوو لە مەسەلەی خاڵە سنووریەکان مەسەلەی مەتار زۆر بابەتی تر کە ئەمە کاتیە ڕەنگە لە تاوەکوماوەیەکی درێژخایان بەردەوام نەبێ بۆیە لە دوای پەسەندکردنی بودجە و لە دوای بڕیارەکەی دادگای پاریس و لە دوای بڕای دادگای دەستوری هەم لەسەر نەوت هەم لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمانی ماوە درێژکراوە دەرفەتێکی گەورە دروست بووە کە بەغدا ڕۆڵێکی ئیجابیتر ببینێ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە ئاستی ئیداری و داراییەوە عێراق سەر ڕای هەموو ئەو کێشانێک کە هەیەی وڵاتێکە خاوەنی حەزارەتە ئەزمونێکی دوور و درێژیان هەیە لە ئیدارەدانوی دەوڵەتە بۆیە هیچ عیب نییە ینی سوود لەو ئەزمونانە وەربگیرێ بەلانی کەم و هەر سیستەمی موچەکە لەوان فێر بن هەر مەسەلەی دامکردنی بەنزین و سوتەمەنیەکان لەوان فێر بن بەتایبەتی ئێستا کە بەشێکی زۆری نەوتی بەرەمێردراوی هەرێمی کوردستان ئەبێ لە ڕێگەی عێراق و بفرۆشێتر بە هەر ڕێگەیەک بیفرۆش بۆ ناوخۆ بێ یا بۆ دەرەوەی بنێرێ بۆیە ئەمە قۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو سەردەمە نوێیە کە لە عێراق هەیەتە ئاراوە هەرێمی کوردستان پشکی شێری بەربکەوێ بتوانێت سوودی لێ ببینێ و کە مامەڵەکانی بەهێزکە سەبارەت بە قسەکانی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی لە ڕاستیە بێ گلەی لە خۆی بکات گلەی لە حیزبەکەی خۆی بکات کە بەهێزترین و گەورەترین حیزبی کوردیە لە عێراق ئەوان خۆیان بە بەهێزترینی حیزبی عێراقیش ئەزانن لە هەرێمی کوردستانە لە پەرلەمانی عێراقا زۆرترین کورسی کوردیان لەلایە و پۆستی هەستیاریان هەیە کاریگەریەکی زۆریان هەیە لە بەغدا شەریکاتیان هەیە بزنسێکی گەورەیان هەیە بەشێکی زۆری هێزە سیاسەکان لە عێراقا بەرژەوەندی هاوبەشیان هەیە لەگەڵیانە یعنی ئەوان بەو هەموو هێزەی خۆیانەوە بە پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بەو وەزعی کە هەرێمی کوردستان ئێستا نەوت بەرهەمێنێ جاران تەنها بەکارهێنەر بووی سەر بەرهەمێنەری نەوتیشەکە و خاڵێکی ئیجابیە ئەگە باش ئیدارە بدرێ
هاوار و ناڵی ئەوەی بێکە لە بەغدا مافەکانیان پێشەکرد ئەبێ پێداچوونەوە بە تیمی خۆیان بکە پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیان بکە لە بەغدا کە هەڵە بووە و سیاسەتێکی نوێ لە عێراق بگرێتە بەر کە عێراق نەتوانێت جارێکی تر لەلایەن یەک عێرقەوە لەلایەن عەرەبەوە بە تەنیا یا لەلایەن سوننەوە یا لەلایەن شیعەوە بەڕێوە ببرێ بەڵکەوێ بە هاوبەشی لەلایەن پێکاتەکانی عێراقەوە بەڕێوە ببرێ بۆ ئەمەش پشتگیری نێودەوڵەتیمان هەیە بەردەوام ئەمریکیەکان هانی هەرێمی کوردستانیان کە پێگەی خۆیان لە بەغدا بەهێزکەن پێم وایە ئێرانیش سەرڕای ئەو کێشانە و فشارانەی لە هەرێمی کوردستانیەکە دیسانەوە پشتگیری پێگەیەکی بەهێزی هەرێمی کوردستانەکە و نزیکیەکە لەگەڵ هێزە شیعەکانە لە عێراقا بۆیە ئەمە دەرەنجامی سیاسەتی حکوومەتی هەرێم خۆیەتی کە لە عێراق بەو ئاراستەیە ڕۆیوەوە بەشێک لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانی کەم کردوێتەوە یان هەندێک لە بەندەکانی دەستور جێبەجێ نەکراوە ئەوان چۆن پەنا بەنە بەر دەستور ئێوە زانن بۆ مەسەلەی هەڵوەشانەوەی گرێبەسەرنەوتیەکان بۆ مەسەلەی لە دەستوەرگرتنی گرێبەسەرنەوتیەکان یان هەڵوەشانەوەی مەلەفی نەوت و گەڕانەوەی بۆ عێراق پەرلەمانتارێکی سەربەخۆی عێراق نای مستەفا سەنەت ئەو شکاتەکەی جوڵاندوویە مەسەلەی بوجەناردن بەبێ مراقەبەکردنی حکوومەتی عێراقی ئەوانە کۆمەڵە پەرلەمانتار جوڵاندویان ئەوان لە ڕێگەی دادگای باڵای دەستوریان بەکارهێناوە خۆ نەهاتون دەبا بۆ تۆپ بێنە سەربان بە زۆر چەند کێڵگەنەوتیەکان داگیر بکەن بۆیە ئێمەشەوە ڕێگەیەکی یاساییمان هەیە پەرلەمانی عێراقمان هەیە دەستورمان هەیە بەشدارین لە حکوومەتە بە تایبەتیم حکوومەتەی محەممەد شیاع سوودانی زۆر لەبارە بۆ مامەڵەکردنێکی ئاشتیانە و تەندروست لەگەڵیا بۆیە ئەگەر گرفتێکیش هەبێ پێم وابێ گرفتەکە لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانەوەیەوە لە خراپی ئیدارەدانی سیاسەتی حکومڕانی با بڵێن لە هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوت لە مەسەلەی موچە و بوجەوە ئیدارەدان و مامەڵەکردن لەگەڵ پەرلەمانی کوردستانە بەو شێوازە خراپەکە بۆ پەرلەمانێکی کارتۆنی و ئێستا بەغدا دەسەڵاتەکانی خۆی بەسەر هەرێمی کوردستان زیاد بکە کە من خۆم لەگەڵ ئەوەم لە ڕاستیە وردە بەرەوە بڕۆین کە هەرێمی کوردستان پێگەی بەهێز بێ لە عێراق بەڵام یاخی نەبێت لە دەستوری عێراقی یاخی نەبێت لە یاساکان ئەو یەکەم بێت لە جێبەجێکردنی دەستورە یەکەم بێت لە پرسی ئازادیە نەک ئێستا عێراق کە هەنگاوی بەرەو پێشەوە بنێت لە پرسی ئازادی ڕۆژنامەوانیە کرانەوە بە ڕووی میدیان هەرێمی کوردستان لە پاشەکشا بێ ئێمە لەو قسەی کاکە حەمان ڕاستەکە کە ئێمە لە عێراق پێشتر گریفی داراییمان نەبووە لە ڕاستیانە بەرهەمی حکوومەتی هەرێمە ئەم گرفتە داراییە نەک عێراق سیاسەتەکانی عێراق گرفتی ئازادیمان هەبێ ئێمە معقولە ئێستا لە عێراق ئازادی زیاتر بێ ئەو هەموو خەڵکە ئۆپۆزیسیۆنە ڕخنە لە حکوومەتە گرێ ڕخنە لە هێزەکانە گرێ ئەتوانێت لە هەر پارێزگایکی عێراق بێ دابنیشێ لە کاتێکە خەڵکێک کێشەیەکی هەبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت سەردانی هەولێر بکە ئەو هەموو ڕۆژنامەنووسە گیراون حکم دراون هەندێکی تری هەڵهاتوون یعنی ئەمە لە پاشەکشەیەکەین ئەگەر زەرەرێکە بێ خراپیەکە بێ لە عێراقا بەشێکی هەرە زۆری 90 زیاتری ئەگەڕێتەوە بۆ خراپی مامەڵەکردنی هەرێمی کوردستان هەم لەگەڵ دام و دەستگاکانی خۆی و هەم مامەڵەکردن لەگەڵ عێراقا سیاسەتێکی سەرکەوتوانی نەبووە لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا و پێگەی خۆی بەهێزکە لە بەغدا مامۆستا دلێر سەبارەت بە لەگەڵ بەغدا یەکێک لە سەرۆکی حیزبەکان قسەی لەسەرەوە کردبوو دەڵێ ئێمە خۆ بۆ لە برسان شۆڕشمان نەکردووە خوای دەکرد خەڵک هەمووی لە برسان دەمرد تۆ سەرنجت چی بوو ینی لەسەرەوە وڵایترەوە ئەوەکو پەندێ دەڵێت تێراگەی لە برسینیە ڕاکەوەیە ئەو وەزێکە لە هەمان کاتی شار حیزب لە کوردستانە هەریەکە بۆ چوونی خۆی هەیە یعنی بۆ چوونە نیشتیمانیەکان زیاتر یاخود بۆ ئەو بۆ چوونانێک کاکرێتە بەرژەوەندی گشتیەوە زیاتر کاڵ بۆتەوانێ و هەر حیزبێکیش لە تێڕوانینی خۆیەوە سەیری کۆمەڵگاکە خۆی بەهێز بەوە ئەزانێت ئەو میلەتی کوردیش لە پێشەوە گەر خۆشی بەهێز بوو میلەتی کوردیش لە دواوەیە ئیترەوە هەر کەسە بۆ خۆی کە قساکە ئازادەوە با خەڵک بڕیاری لەسەر با کە چۆنەوە چۆن نییە باش ئەوە زۆرینەی خەڵگەتوانێت بڕیار لەسەر ئەو با کە چۆنەوە چۆن نییە باشە سەبارەت بە بودجێ عێراقی ئێستا پەسەند کراوە پێشبین دەکرێت لە مانگی حەوت سەرەتای مانگی حەوت بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە بەرەزوتت لە یەکێکەوە تەسفیح حیسابات دەکرێت ئەگەر بڕپارێک لە عێراق بێ دێت بۆ هەرێم و مانگانەش بڕپارێکی باش بۆ هەرێم دێ ئەو کاتە کێشەی و دواکەوتنی موچە و پرۆژەکان و ئەوانە چی لێ بەسەر دێ کێشێکی دواکەوتنی موچە پرۆژەکان خۆی ئەمەی کە هەیە لە پرۆژاسی بودجەیە ئەوەی ئەگەر هات و پەسەند کرا بودجەکە لە سەرۆکایەتی کۆمار و کۆتە بواری جێبەجێکردنەوە کە لەسەر احتیمال هەیە لە یەکی حوتەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ ئەو یاسای ئەسەری ڕەجعی هەیە ئەسەری ڕەجعی هەیە ینی لە یەکی یەکەوانێ ئەبێ میزانی مڕاجعە بکرێت
و هەروە ئەبێ پاکتاوی حسابەت بکرێت بۆ ئەوەی بزان دێت حکوومەتی هەرێم قەرزارە یاخود پارەی تری بۆ دێت پارەی تری بۆ دێت لەسەر ئەساسە حتمێن پارەی تری بۆ دێت حکوومەتی هەرێم پارەی تری بۆ دێت و لەسەر ئەو ئەساسە حساب بکرێت و پارەی ئەیرێتێ هەڵبەتە ئیتر لەو کاتەوانەیە مەسلەی کێشەی موچە بە تایبەتی نامێنێت بۆ پارەش دەمێنێتەوە بۆ پرۆژەی وەبەرهێنان و خزمە گوزاری ئەی دەبێ و کاتە لیستی موچەش لەگەڵ عێراق ڕێ بکرێتەوە چکوە دواکەوتنێ ئێستاوە خۆی حتمێن کە تۆ هاتوو مافەکانی هاوڵاتیانی عێراقی یەکسان و بەپێی دەستور ئەبێ هەموو مافەکان لە هەموو بوارەکاندا یەکسان بێ بۆ نمونە لە بواری موچەیە لە بواری پلە بەرزکردنەوەیە لە بواری خانەنشینیە بۆ نمونە کە ئێستا کار دەکرێت بە یاسای ژمارە 27 ساڵی 2006 پەککەوتوو لەگەڵەوە کەوت لە بەرەوەی یاسای یەکگرتووی خانەنشینی عێراقی هەموار کراوە کە یاسای ژمارە 9 ساڵی 2014 لەو یاسایەدا کە کەمترین بڵێن موچە 400,000 دینارە و لەم ئاخریشا بەرز بووە بۆ 500,000 دینار پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش خانەنشین بەو یاسایە و پێیشە هەمان کاتیشە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش چۆن بە موچەخۆرانی عێراق پلە بەرزکردنەوە هەبووە لەکەی وەستاوە ئەو پلە بەرزکردنەوەی هەبێت هەڵبەتە کاتی خۆی کە نوێنەرانی حکوومەتی هەرێم لەگەڵ ئیدارەی دەوڵەتە ڕێکەوتنیان کردووە ئەو مۆزوعانەشیان باس کردووە ئەوەی کە وتمان ئەو پارەیەش کە بەر حکوومەتی هەرێم دەکەوێت ساڵانن نزیکی 15 تریلیۆن بەرەو ژوورە 15 تریلیۆن دینار بەرەو ژوورە اینجا لەگەڵ ئەوەشا لە 150 داهاتی گومرگەکان و کۆمپلێتی داهاتەکانی تریشکە هەیە لە هەرێمی کوردستانە ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان باش ڕزمە سەگەر تا جەژن موچەکە تاوا نەکرێت کاریگەری خراپی بێت چکە خەڵکێکی زۆر هەیە پێراویستی جەژن کە بڵێن 28 مانگ حتمیە قوربانە حتمیان خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان موچەخۆرن ئەگەر بێت و موچەکانی خۆی لە خۆی ئەمانکێک دواکەوت و ئەگەر بێت و ئەوەی تریش دواکەوێت بۆ جەژن حتمیان جەژنی ئەو کۆمەڵە کەسە ناخۆشە بێت و هەرنەوەکو جەژنی ئەوان ناخۆشە بێت خۆی کە پارە نێتە ناو بازاڕەوە حرەکەی بازاڕی دروست نابێت حرەکەی سوق دروست نابێت چونکە ئەو پارەیەکەیەتە ناو بازاڕەوە لە ڕێگەی موچەوە بیان لە ڕێگەی پرۆژەی خزمە گوزاری و بەهێنانەوە بێ ئەو پارەیە دەورانەکە لە ناو هەموو سەکتەرەکانی بازرگانیە و هەموو بەشەکانی بازرگانیە دەورانەکات و خەڵکی سوودی لێ دەمەساوی کە تایبەتە بە خەڵکی هێژار چاودێری کۆمەڵاتی ئێمە زۆرجار لەم بەرنامەی باسمان کردووە ئەوانەی کە موچەکانیان ڕاگیراوە منداڵی بێسەرپەرشت ئەو ئافرەتانی هاوسەریان لە دەستداوە ئەو ئافرەتانی کە هاوسەرەکانیان لە زیندانە لە 2015 ڕاگیراوە نابێت لەمە دو پێداچوونەوەش بۆ بکرێ کەمەندامی نوێ دەمێکە تقریبن لە 2013 ڕای تۆمار نەکراوە موچیان بۆ نەبراوەتەوە ئەو خەڵکی کە هەژار و نەدارە یاخود ئەو گەنجی کە بێکارە سرفەیەکی پێ بدرێ بۆی پرۆژەیە بکات ئێمە بەپێی دەستوری عێراقی مافی هەموو هاوڵاتیەکی عێراقی لە هەر بوارێک لە بوارەکاندا کە لە دەستورا دەستنیشان کراوە یەکسانە ئەگەر بێت و لە بەسڕا لە ئەنبار لە مووسڵ لە نەجەف ئەوانەی کە باسی کرد هەبێ بۆ هاوڵاتی عێراقی پێویستە لە کوردستانی شاخەبێت پێویستە لە کاتی ڕێکەوتنەکە هەموو ئەو شتانە باسکرابێت کە باسکرابێت و هەموو ئەو شتانە شەبێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بگرێتەوانێ چونکە ئێمە کە ئێستا بەپێی لە دوای دادگای تەحکیمی فەرەنسی ئێمە کە بڕیاری ئەوە دراوە کە نەوت لەلایەن حکوومەتی عێراقیەوە لە ڕایەن سۆمەوە بفرۆشرێت و لە حسابانقیەکیش خۆیان بیکەنەوە دای بنێن کەواتە بێ هەموو ئەو مافانە هەموو ئەو امتیازاتانی کە هەیە بۆ هەموو هاوڵاتیەکی عێراقی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کە موچەخۆر نین مامۆستا توێژی هەژارن گەنجێکی بێکارە ئێستا پێویستی بەوەی سەرفەیەک وەرد بگرێت پرۆژەیە بکات ژیانی هاوسەرەتی پێک بێنێت چی لە عێراقدا ئەو شایستانی کە لە عێراقدا هاوڵاتیان وەری ئەگەر پێویستە لە هەرێمی کوردستانی ژوەریگرێتەکەمان بە شێوەش دەکات لە هەمان کاتا سەریکە لە هەمان کاتا ئەتوانرێت هەروەها مەسلەی بڵین ئێستا حکوومەتی عێراقی لە ڕێگەی باقی ڕەشید و باقی ڕاپدەینەوانەیە 300 ملیۆن دینار دەدا بۆ کەسەی کە خانووی نیشتەجێبوون بکرێت بۆ ماوەی 20 ساڵ پێویستە
هەوە بدەین داوا بکەین کە لقەکانی باقی ڕەشید و باقی ڕافدەینیش بێتە هەرێمی کوردستانەوە بۆ ئەو قەرزانەش بێرێ بە هەرێمی کوردستان. کاتی خۆی کاک سەرکەوت و مامۆستا ئەحمەد لە خۆری پێشووی زۆری شانە سەرکرد بەس مڵکیان لێرە داگیر کراوە لە هەولێر و لە سلەیمانی بانکەکە کە پێیان نادرێتەوە. وازان ئەوە مشکلەیەک نابێ مڵک ئەتوانێت ئەوە بخرێتە مەسەلەی دادگا و دادگاکاریەوانێ ئەتوانێت بکرێت بەس لە سەرەتاوانێ ئەتوانێت ئەوە بکات لە هەمان کاتا شتی تریشەیە ئەگەر شتی تریشەیە مەسەلەی سوتەمەنی مەسەلەی سوتەمەنی لە دوای پەسەندکردنی بۆ جوانێ لە دوای بڕین یەکی مانەوانێ پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش عینەش لە حکومەتی عێراقی و سوتەمەنیان بۆ بێ بۆ نرخی کار بە حکومەتی عێراقی ئەیدا بە هاوڵاتیانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی ئێمەش بە هەمان نرخ بێت نەوکو ڕێگەی لێ بگرین لە بەرپاڵاوگەکانی خۆمان بۆ ئەوەی نرخەکەی دانەبەزێت. پێویستە هەموو ئەوە اینجا کۆمەڵشتی تریشەیە کە ئەبێ بکرێت ئێساڵی بە کورتی باسیەکەی سپاس دەکەم مامۆستا ڕەنگە کاتمان نەما بێمەوە خزمەتت. کاک سەرکەوت چوار خولەکێکمانەوە بە کوردی چەند پرسیارێکی تر سەبارەت بە ئەوەی کە ئێستا دۆخی کە لە هەرێم هەیە حکوومەت کاربەڕێککەرە پەرلەمان بڵین هەڵوەشاوەتەوە بەشێک لە دام و دەستگاکان بەسەر چوون ینی کاریگەری چێوە لە ئاسی نێودەوڵەتیش ئێستا تێڕوانینەکە چۆنە بۆ هەرێم و ئێستا دیار نییە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بەڕێوە دەچێت. کاک حەکیم ئێمە بەختمان هەیە کە لە عێراقا لە ڕاستیە دۆخێکی سیاسی وە هاتوتە ئاراوە با بڵێن کەسێکی وەک محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرەکە تا ڕادەیەکی زۆر کەسێکی نیشتیمانیەوە تائیفی نییە تایفەنە مەمڵە ناکە ئەگینا حجەی باە ئەوە بەدەستەوەیە کە هەرێمی کوردستان دەسەڵاتی کەم کاتەوە بەقەدەر پارێزگایەک لە عێراقا. ئەمە دەرفەتە بەڵام دەرفەتێکی تر هەیە کە هەرێمی کوردستان پێگە هەرێمی کوردستان ماوەتەوە بریتە لە پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی. پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ئێستش بەردەوام بوو، پێشمەرگە بەردەوامە بۆ کۆمەڵگەی مەدەنی بەردەوامە بۆ هەمیدیای ئازاد بۆ هاوکاریکردنی ئاوارەکان لە کوردستانە وژانەوەی شوێنە مێژوویەکان. بەڵام ئەمە هەموو کاتێک بەردەوام نابێت. من نمونەیەکتان بۆ هێنبەوە کە لەم ماوەیە حکوومەتی ئەمریکی کە دۆستێکی هەرە نزیکی و هۆکارێکە بۆ سەربەخۆبوونی کۆسۆڤۆ سزای بەسەر کۆسۆڤۆ سەباندووە کە هاوپەیمانیشێت کە دۆستێکی نزیکیەتی بەهۆی کێشەی پرسی عێرقی و تونوتیژی و بەکارهێنانی چەک و دەستگای دەوڵەت دژی هەندێک گروپی نەیاری سەربی کە لە وڵاتە هەن بۆیە وەتەماشە کۆمەڵە سزای تریشی بەسەر بسەپێنێ. بۆیە هەرێمی کوردستان نەک هەر بەرگەی سزا ناگرێت کۆمەڵگەی نێودەوڵەتی بە بەرگەی ئیهمالکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتیش ناگرێتەوە تا ڕادێکی زۆریش کۆمەڵگەی نێودەوڵەتی گەیشتوتە بینەقاقای لە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە لە یەک لە مەسەلەی چاکسازیکردنی هێزە ئەمنیەکان بەتایبەتی پێشمەرگە کە زۆر داکەوتووە، دوو لە مەسەلەی ئازادی ڕۆژنامەوانی و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە، سێ لە مەسەلەی دەڕاستیە لە مەسەلەی داراییەکانەوە ژینگەیەکی لەبار لە هەرێمی کوردستان لەبار نییە بۆ کۆمپانیا بیانەکان کە بێن لێرەوە بەرهێنان بکە چکن دوجار ئەو وڵاتانەش بەرژەوەندی خۆیان هەیە یانێ کۆمپانیەکانیان سوود لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان وەربگرن. بەڵام ئێمە لەوەشە دیسانەوە شکستمان هێناوە. بۆیە هەرێمی کوردستان ئەوەی لە بەردەمیان ماوە لە ئایندەی نزیکە ئامادەکاریەکی جدیە بۆ هەڵبژاردنێکی پاک و پێگەر لە هەرێمی کوردستانە و بەرەو ئەوەی کە گۆڕانکاریەکی سیاسی لە هەرێمی کوردستانە دروست بێت کە دۆخەی هەرێمی کوردستان دۆخەلان لەبارەی لە هەرێمی کوردستان دروست بۆ ڕاست بکرێتەوە و فەراغە دەستوریە کە دروست بووە دیسانەوە ڕاست بکرێتەوە. لە بەشە پلەی یەکەم پارتی بەرپرسە لەبەرەوەی حکوومەتی بەدەستە دام و دەستگاکانی دەوڵەتی بەدەستە و کۆمیسیۆنی عێراق لە هەولێر بوون لە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتە بۆ مامەڵەکردن لەگەڵ مەسەلەی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە. بۆیە کە تا زووتر هەڵبژاردن بکرێت یەکێکی تر لەو ڕێگانەی کە لەمە ئەزاق ڕزگارمانە بێ، دوو بیرکردنەوەی نوێمان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقا، ئەو بیرکردنەوە نوێیانە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هابێت، کارکردن نەبێت تەنها بۆ کۆمەڵە کۆمپانیای حیزبی بەڵکو بۆ ئەوە بێ کە یعنی لە خێروبێری عێراق سوود ببینین کاکای. باشە بە کورتی ئەگەر هەڵبژاردنەکە نەکرێت سە دیار نییە ئەم ساڵ دەڵێن ناکرێت کۆمیسیۆنی عێراق ڕەنگە بچێتە ساڵی داهاتوو ئەگەر بکرێ و کاتەش لەبەرەوەی تەمەنیان دامانی ئەنجومەنی کۆمیسیارانی عێراق لە مانگی یەک بەسەر دەچێت تا تەشکیل دەکرێتەوە ڕەنگە کاتی بوێ. هەرێمی کوردستان چی بەسەری لە ئاسی نێودەوڵەتی عێراق بە کورتی بێ سپاس دەکەم. عێراق زۆرێک لە سەڵاتەکانی خۆی زیاتر ئەسەپێنێ بەسەر هەرێمی کوردستان و مافیشی هەیە لە ڕووی دەستوریشەوە ئەو مافەی هەیە بە تایبەتی ئەگەر گرژیەک شتێک دروست بێت عێراق توانێت هەموو دەسەڵاتانی خۆی بەکاربێنێ و هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئەڵێ فریز بکانی و ڕابگرێت دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەنگاو بنێن بۆ سۆر بواری تر کە هەرێمی کوردستان ئێستا دەسەڵاتی بەسەر خاڵە سنووریەکانی خۆیان هەیە ئەوانەش لێ وەربگرنەوە
لە ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێزاری دەربڕاوە ماوەی پێشوو و تا ڕادەیەکی زۆر گەشتە کۆتەخاڵی کۆتایی بنسێت ئەوانەوە کە ئەبێ هەڵبژاردن هەر ئەمساڵ بکرێ یعنی یا لانی کە مانگی یەک و دوو ئەوانە بکرێ تاوەکو پەرلەمانی کۆمیسیۆنی عێراق توانێت سەپەرشتی بکە بە پێچەوانەوە ئەگەر نەکرێت ئێمە لە بەردەم لە دەستدانی تەواوەتی پشگیری کۆمەڵگەی نێودەوڵەتین هەر بۆ زانیاریتان لەبەر ئەو نەمانی شەرعیەتە لەبەر مەسەلەی پرسی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە چەندین محاولە کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی سەردانی بەرپرسانی باڵای ئەمریکا بکەن و گفتوگو دانیشتن لەگەڵ سەرۆک و جێگری سەرۆکی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا بکەن لە ئاستی باڵای هەرێمی کوردستان بەڵام ڕەت کراوەتەوە بەهۆی ئەو گرفتانی کە لە هەرێمی کوردستانە هەبووی ئەو فەراغە دەستوریە کە دروست بووە ئەمە واکە کە پێگەی هەرێمی کوردستان لاوازتر بێ ینی کەسمان حەز ناکرد پێگەی هەرێمی کوردستان لاواز بێت نە لە عێراق نە لە ئاسی نێودەوڵەتیە ڕای ڕەخنەکانمان لە حکوومەتی هەرێم لە سیاسەتەکانی حکوومەتی هەرێم مە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نی هەرێمی کوردستان بەرەو پەراوێزی زیاتر برا ئەو ئیدارە محەلیەی کە دروست بووە ناتوانێت بەسیطترین شت کە موچێت دابین بکە ناچار بین پەنا بۆ دادگای با بڵێن بۆ عێراق بینەوە جارێکی تر ئەو سەپەرشتی بکە کە ئەمە واکات کە پێگەی هەرێمی کوردستان وردە وردە لاوازتر بێ لە عێراق مامۆستا داولێبنەگەر شتێکت بە کورتی ماوێ کاتم نەماوە شتێکت ماوە وڵا منەوە ناڵم کاگەر هاتووە بۆجێ کەوتە بواری جێبەجێکردنەوە هەچی ئەو مافو امتیازاتانەی هەچی هاوڵاتیەک و موچەخۆرێکی عێراقەتی پێویستە هەرێمی کوردستانی شەی بێت هەرێمی کوردستانیش پابند بێ پێوە اینجا داواکاری زۆرە واتانم ئەفو ئەو امتیاز و ئێماپانە زۆر زۆرە هەرێمی کوردستانی شەقی خۆیەتی مادەم ئەمە لە لایەکترەوە حەز دەکەم شتێکی تر بڵێم ئەتوان لێ حکوومەتی هەرێم بەڵێ حکوومەتێکی کار بەڕێکەرە بتوان لە پێش ساڵی 2024 هەمدیسان لەگەڵ بەغا بکەون مناقەشەکردن لەسەرەوەی چونکە موازنەی عێراق موازنەیەکی بنوودیە و ئەوەی کە زیاتر حەزەکەم توانێت بنوودی ئەوەی کە زیاتر متەبعە ئەوەیە کە زیاتر بۆ 1 ساڵ ئەکرێت بتوانێت لە ساڵەکانی ترا لەبەر عێراقیش هەروەها بە وڵاتێکی شەبێ ئەو 3 ساڵیە کە سەقامگیری ئابووری سەقامبووری سیاسی سەقامبووری ئەمنی هەبێت هەڵبەتە عێراقیشەوەی کەمتر هەیە لەبەرەوە باشترین شتە لە ئێستاوە ئەم حکوومەتی کاربەڕێکەر خۆی ئامادەکە بۆ تا 3 مانگتر بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی ناوەندە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دلێر مەحموود پەرلەمانتاری پێشووتری کوردستان هەروەها سەرکەوت شەمسەدین توێژەر لە ناوەندی ئەتڵانتیک کاونسڵی ئەمریکی لە واشنگتن سوپاس بۆ بینەرانی بەرە سوپاس بۆ ئەوکارن خواتان خۆش مامۆستای